گردنی ئەو کەسانە ئازاقی تۆ؟ وڵا ئازایەکەم مەجبور چی هەر لە درۆ ئازایەکەم پێی ناڵێن با دڵی خۆش ببێت. ئینسانێکی تاوانەکەین و گوناحمانەیە و لەوانەیە دڵی کەسێکمان نیشان بێ ئێمەش داوا لەوانەکەین گەرنی ئەمە ئازاد. لەگەڵم بن دەمەوێت ڕای چەند هاوڵاتیەکی شاری کەرک وەربگرم لەوەی کە ئەو کەسانەی ئازاری دڵیان داوە ئامادەن سبەی جەشن گردنیان ئازاد بکەن. وەڵی لە ئێستا ئێمە شەی منی حەزکەوە گردنی ئازاد بێت 100 جار. بالام جەشەدا دەستی لێبوردەیی بۆ یەکتری دێش بکەین و با چاوی ڕەحمەت و خۆشەویستیەوە لە یەکتری بڕوانین. بیرمان بێت گردن ئازایی نیشانەی بەهێزیە نەگلاوازی، ئەوەش دەرگای خۆشبەختی و ئاشتی بەڕووی هەمووان دەکاتەوە. لەگەڵم بن دەمەوێت ڕای چەند هاوڵاتیەکی شاری کەرک وەربگرم لەوەی کە ئەو کەسانەی ئازاری دڵیان داوە ئامادەن سبەی جەشن گردنیان ئازاد بکەن. بام حاجی سلام علیکم. باشی سەعەت باشە؟ ئەگەر بیت ئێرەوە باشە وەزە چۆنە؟ وەڵا سەلامەتی یاخوا باش بێ. حەجیە ڕۆ بەیانی ئیشەڵا پێم وایە بێ بەیانی جەشن. ئەگەر بەیانی جەشن بوو ئازاری هیچ کەسێکی داوە لەوەی کە داوای لێبوردین لێ بکەیان داواگەردن ئازاری لێ بکەیت؟ ڕوا بگەی خەڵکشتی ئازار منی دا فقط من هەر دڵم چاکە بێ ئیشەڵا. وەڵی گردنی ئازاکەین مەجبوری وانە گردنی ئازاکەین 100 جار گردنی ئازادێ. ئینسانێکی تاوانەکەین و گوناحمانەیە و لەوانەیە دڵی کەسێکمان نیشان بێ ئێمەش داوا لەوانەکەین گەرنی ئەمە ئازاکەن. هەموو کەسێک لەوانێت دڵی لەمان ێشا بێ من دڵم لە یەک ێشا بێ گەرنی هەمووی ئازا بێت لەبەر خاتی مانجی ڕەمەزان لەبەر خاتی خۆی تبارەک و تعالی. باشە هیچ کەسێک ئازاد دڵی کە خۆت هەڵەی کە ئازاری دڵمیان داوە ئارەوەدا کەس داوای گەردن ئازاریت کردووە؟ ئیسە ناوەڵا مەگە جەژنا گردنی ئەو کەسانە ئازاقی تۆ؟ وڵا ئازایەکەم مەجبور چی هەر لە درۆ ئازایەکەم پێی ناڵێن با دڵی خۆش ببێت. بۆچی پێی ناڵێ لێرەوە بۆ چی پێیانێکتی چی پێ بڵێ؟ وەڵا پێڵم گردنی ئازا بێتەوە لە دڵ خۆم گردنی ئازاکەمەوە یعنی لە ڕوبەڕوو پێی ناڵێ؟ نا با دڵی خۆش نبێت. من بە خەڵەت دایەنم دەبێت گردنی ئازاکاتن دنیا ئەوەندە ناهێنێتن وایە. بە بۆنی جەشنەوە لێرەوە چی پێڵێت؟ وەڵی ئەرێم دڵی چابێ و یعنی گردنی ئازا بکە و هەرەوەندێ هیچ نیە. خۆی تبارەک و تعالی ئەفەرمێ ئین الله یغفر الذنوب جميعا بەڵام لێرە حەق ناشە نافەوتێ حەقت بەسەرە بۆیە پێویستە گردن ئازایی بکرێت چونکە ئێمە مرۆڤین هەمومان قابل بە غەڵەتین هەمومان كل بني آدم خطاء كل بني آدم. بەیانی ئەم بێ لەو دنیای چیەکە لەو دنیای جواب چیەدا ئەمە جژنەیە بە ڕەمەزانە چی ڕۆژ بە ڕۆژیە بێ هەرچی ڕۆژێ بۆ کۆڕۆی بەیانی ئەمرێ لەو دنیای چیە لێ ئەوەنە چۆنە ئازایی چۆنە ئەو ماڵمی خواردە گەری ئەو ماڵەکەی من بواتۆ بێژی گردن مازاکە ئازایەکەم ئاوا بێ کاک ئیسە من تو 10,000 لای منە ئەرێم 10,000ەکە دەمە گردنم ئازاکە تویژر گرد دازابی ئەوە حەقەکە ئەوەیە. باشە لێرەوە لەم کامێرەی پایتەخت میدیاوە چی پێڵێ لێرە چی پێ؟ میدایە من هەموارە سەر میداکەمە لێرەوە چی بۆ کەساڵی کە ئازادی داوە ئەتەوێت چی پێ بڵێ؟ وەڵا ئەرێم خوا ڕەحمی لێ بکە چی لێ گردنی ئازاقی لێرەوە؟ لێر لە دڵ خۆم و وەک پێتم لە دڵ خۆم و گردنی ئازا. ئەمە ڕاو سەرنجی هاوڵاتیان بوو سەبارەت بە گردن ئازایی. منیش دەڵێم بە ئەم جەشنا ببێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە ژیانماندا قۆناغێک پڕ لە خۆشەویستی و یەکتر قبولکردن و لێبوردەیی چونکە بە لێبوردەیی و یەکگورتووی دەتوانین کۆمەلگایەکی پڕ لە ئاشتی و ئارامی بنیاد بنین. جەشنتان پیرۆز و دڵتان خۆش و شاد بن.